فرۆشتنی تابلۆیەکی بەنێوبانگی بریت وایتلی تۆمارێکی پێوانی نوێی لە ئوسترالیا تۆمار کرد کاتێ لە مەزادێکی ئاشکرادا ئەو تابلۆیە بە 6,250,000 دۆلاری ئوسترالی فرۆشرا کە دەکاتە 4,600,000 دۆلاری ئەمریکی. ئەو تابلۆیی کە ناوی کورسێکەی هێنریە گزارشدا لە شێوازی وێنەکێشانێکی تایبەت بۆ وێناکردنی لەنگەری سیدنی لە ڕێی پەنجەرەکانی ماڵەکەی وایتلیەوە لە ناوچەی لاڤندەربەی شارەکە. ئەم بەهانوویە بۆ تابلۆ ئەو نرخە کۆنەی تێپڕاند کە تابلۆیەک پێشتر بە 5,400,000 دۆلاری ئوسترالی فرۆشرا بوو. کڕینی تابلۆ بەم نرخە بەرزە دەرفەتێکی ئابووریە بۆ دەوڵەمەندەکان کە بابەتی پڕبەها بکڕن لە پێناو بەهای خۆشگوزرانیدا لە کاتێکدا گەشت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهۆی ئەم ڤایرۆسەوە تا ڕادەیەکی زۆری شکەم بۆتەوە. شایانی باسە هونەرمەندە شێوەکارێکە بریت وایتلی لە ساڵی 1939دا لە سیدنی لەدایک بووە. لە بەریتانیا و فیجی و ئیتالیا و ئەمریکاش ژیاوە. لە ساڵی 1992دا کۆچی دوایی کردووە.